سڵاوتان لەبێت و بەیانیتان باش ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ئەمڕۆژ لەگەڵمان بن کۆمەڵی بەرگە و بابەتی هەمەڕەنگ و تایبەت و پڕچێژ و پرزانیاریمان بۆ ئامادەکردوون. سڵاو هەکار. سڵاو هاژا، سڵاو ئازیزان، خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ لا بیانی 24ێکی دیکە لەگەڵتان دەبین بۆ هیوایین ئەمڕۆ ئەم بابەتانەی ئەم تەوەرانەی کە دەست نیشانمان کردو بابەتی سەرنجڕاکێش بن بەلای ئێوە و بتوانین لە ڕێگەی راپۆرت و لە ڕێگەی میوانەکانمان سوودێک بە ئێوەی بینەری بیانی 24 بگەینین. دەستخۆشەکار بە ئەم بەیانە لە کار و پیشە و یاخود دەستڕەنگینی ئافرەتانەوە دەست پێ بکەین، هەرچە نازانین کە بەشێکی زۆر لە بینەرەکانیشمان خانمانن لە ماڵەوە کە ئەبینن پرۆگرامەکە، بۆیە با دەستپێکی پرۆگرامەکەمان باسی ئافرەتێکی هونەرمەندەکەین لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەم خانمە دەرفەتی کاری بۆ زیاتر لە 10 خانمی دیکە ڕەخساندووە. ئەم خانمە ناوی شەهێن شەریفیە لە ماڵەکەی خۆیان جوانکاری جلوبەرگی کوردیەکە بۆ ئافرەتانی دیکە. چی دیکەکە هاوکات هاژە چەندین بەرهەمی دیکەی کاری دەستی دروست دەکا، ینی ئێستا جگە لەوەی داهاتێکی بۆیان هەیە دەرفەتێکی باشی کاریشی بۆ ئافرەتان ڕەخساندووە. بابەیەکۆ ببینین. لە ماڵەکەیدا دەرفەتی کاری بۆ لانی کەم 10 کەس ڕەخساندووە. شەهێن شەریفی خەڵکی شاری سینەیە و خولیای خۆی بۆ جوانکاری سەرجلوبەرگی کوردی کردووەتە پیشەیەک و تێشیدا زۆر سەرکەوتوو بووە. شەهێن و هاوکارەکانی سەرەتا لە جوانکاری سەرجلوبەرگی ئافرەتان دەستیان پێکرد. ئێستا چەندین کاری دەستی دیکەش بەرهەم دەهێنن. سوزندوزی کار تزیینات بان لیباسگەلە سنتی و محلیە بخصوص لیباسگەلە خانمەکان کە بە پولە گۆزانیانە لە بانیانەوە کار ئەوێ و کارێ کلااوگەلێ محلی کە بە گوڵنگ و سەنگ و سکەگەلە قەدیمی لە بانیانەوە کارەوێت و تەزیینە کردگێدا. ئەوان قوماشێکی زۆر سادە دەهێنن، بەڵام سەرەتا دیزایانی دەکەن و دواتریش کاری هونەری دەستی لەسەر دەنەخشێنن. هەموو کارەکانیش هەر بەدەست دەکەن. ئەگەرچی ماندوو بوونی زۆرە بەڵام داهاتیشی کەم نییە. هەر بۆیە ئێستا جگەل لەو کارە جانتای چەرم و ڕایەخی بچووک و تابڵۆ و چەندین کاری دەستی دیکەش دروست دەکەن و ڕاهێنانیش بە هۆگرانی ئەو کارە دەستیانە دەکەن. خانم شەریفی خۆی لە ڕازی بێ کە من ئەم کارە فێرمی کرد و هاتم بەناوم کارێکە سنەتی و مەحەلیە، فرێتر ناو کوردایەتیە هەست و فرێژ علاقم هەست بە کارەکەم. فرێ کار خاصێکە و من دەرامەتێکە بۆ خانمگەلی کورد. شاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شاری کاری دەستی کۆنی کوردەواری ناسراوە. زۆربەی بەرهەمە کۆنەکان لەسەر دەستی جیلی نوێ پارێزراون و ئێستا کاری بە بازارکردنیشی بۆ دەکەن بۆ ئەوەی هەم بەرهەمەکان پارێزراو بن و هەمیش داهاتێکی بۆیان هەبێت. ئاژە جێگەی خۆشحاڵیە ینی لە سەرجەم پارچەکانی کوردستان یعنی ڕۆژانە چ لە گەشتەکانی هەوا چ لە ڕێگەی بەرنامە جیاوازەکانەوە ینی راپۆرت دەبینین دەربارەی دەستڕەنجینی خانمان، دەربارەی بیرۆکەی خانمان، ینی لە هەرێمی کوردستانیش لە زۆربەی شار و شارۆچکەکان من بینیومە لە سۆشیال میدیا هەر زۆر وەکو خانمێک تۆ هەستت چۆنە کاتێککە دەبینی خانمێک هەیە هەلی کاریشی بۆ دیار خانمی دیکە ڕەخساندووە. ئەوە هەم پاڵپشتێکی باشە، ئەم تەشجیعێکی باشە، سەیرەکەی خانمێکە لە ماڵەوە ئەو بۆ خۆی هەر لە خەسڵەتی خانمانە ئافرەتان مینەوەی تر لەم چوارچێوەی دیوارێکی شابێ دەستڕەنگێنیە دۆزێتەوە کە پیشێ بکات. ئەوەندە باشە بۆ دەوروبەری دیکەش، چونکە ئەو خانمانەی کە دەرفەتی وانە بچنە دەرەوە کار بکەن هەر لە ماڵەکەی خۆیانە کاریان دۆزیوەتەوە. ئەمە پاڵپشتێکی باشەوە تەشجیعکردن و سەپۆرتێکی باشە بە هیوای بەردەوامی بەرهەمی زیاتریان ببینی هەمیشەوا بێت ئینشەڵڵا. لە پارێزگای دهۆک بە بەشداری 45 کۆمپانیا یەکەم پێشەنگەی دۆزینەوەی هەلیکار کرایەوە کە نزیکی 300 هەلیکاریش لە ڕێگەی ئەو پێشەنگەیەوە بۆ هاوڵاتیان دەڕەخسێنرێت. ئەم پێشانگای دهۆک لەلایەن بەڕێوەبەراتی کار و بە هەماهەنگی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کراوەتەوە ژمارێکی زۆری گەنجان و دەرچوانی زانکۆ بە ئومێدی دۆزینەوەی دەرفەتی کار ڕویان لەم پێشانگایە کردووە. سیابند دەرچووی بەشێ ژمێریاری کولیژە کارگەری و ئابووریە. ئەش ئاکرە هاتیەوڕەیەکە دوور بریە و بخۆل کاریدگاریتەن.
اوی سیوی و زانیارین خوین تاکه کسی داینه بشک جوان کمپانین بجدار و یه گجبینه کده پرکاوان بیتا خودان کار. خدا ازل آکریاتی ما پیشانگاه که باشه اکید دلیویت کاری چند خارج میتین وگاوت بکارن و پیشانگاه تو ها بنده بتر مروف در فتت کاری ببینید تنشد رگاوا شریکا پشتناف کاری دا اکید شولکی باشه. اکم پیشانگه ها کاریه کشدای روبری ها کاری دهو که اب همانگید گره خرا و کاری نف دولتی و زانینگه ها دهو که آتیاری خستن. 45 کمپانی و جهن کاری تدا بجدارن کد رجاک و باش یا دلیون کاری راگهینن. اف پیشنگه ها 45 تا 5 کمپانی بجدار تعداد پیش بینید هتا کردن 300 در فتت کاری ام ابر برخصینین بو گنج ما احتمال ابرونه هتا راگهاندن ل حتی سی بی تو اویدی دراسات کن کمپانی ده هتا راگهاندن دا بشین رجا بکاری کم که سراس پارزگاه ده که لگوری داوی آمارا دسته آمار الهرم کردستان کل دستپیک سال 2022 هاتبو بالاف کرن رجا بکاری الپارزگاه دهو که گهش بو 24.1 صاده. هر سال هرم کردستان جی گهشت بو 18 صاده. لپاد وان دمن در باز بویدا بحول حکومت هرم بوان جوره پیشانگهان اف رجایه داکتیه و بهزارهان دلیون کاری جبوی بکاران هاتیه رخصاندن. افجور پیشانگه ها کتی داب دهان دلیون کاری هاتین راگهاندن هرچند کشه بکاری تمامتی چاره سردان کنجی لیپا هرچند بیت نزدیک 300 گنجات وان پیشانگه هان داده بنا خودان کار خود در بازی قناغ کانیا جیانه بن. مسئول ارملی کردستان 24 دوک دوای ئەوەی لە ماوەی ڕابردوو ئەم ڕوودا و سروشتەی کە لە باکووری کوردستان ڕوویدا ینی خەڵکێکی زۆر بووە قوربانی و نیگەرانێکی زۆری لە سەرتاسەری جیهان دروست کرد بەڵام خەریکە جارێکی دیکەیانی ژیان دەست پێ دەکاتەوە بۆ یەکەم جار دوای بوومەلەرزەکەی 6 شوبات لە تورکیا و باکووری کوردستان لە دیاربەکر 14هەمین پێشانگای کشت و کاڵی و ئاژەڵداری دەستی پێکردووە هاژە. ئەم پێشەنگە 108 کۆمپانیە و 208 دەستگا بەشداریان تیا کردو و بەشداریەوان دەستی پێکردووە کە شان بەشانیە و میوان و کۆمپانیانەی لە تورکیا و بەشداریان کرد لە هەرێمی کوردستانیش و لە وڵاتانی دیکەشەوە بەشداریان لە پێشانگاکەی دیاربەکر کردووە. چهاردەمین پێشەنگەها جوتکاری و ئاژەڵوانیە مەزۆپۆتامیای لە دیاربەکرێ دەستپێی کرد مەراسیما دەستپێکردنا پێشەنگەهەی بەسترانên کۆما کۆرۆیە سوورێک و ji welatiyên xwedî pêdiviyên taybetin pêk dihat hatkirin. Serokê Jûra Pişesazî û Bazirganiya Diyarbekirê da zanî ku mebesta wan ji van pêşengeha bi şêwaz û teknolojiyên dawî û pêşketî pêşxistina hilberîna cotkarî û ajalvaniyê. Yarattığı durum tarımsal daralma سردما پاندمیه و ارتهجین کو چبون نشانی مدان کو ماکا هلبرین جوتکاری و آجالوانیه یعنی هون بکارن هر تشتی هلبرینن جی هگر کو هلبرینا جوتکاری نبه او هلبرین بواته دبن ایرو لحمو جیهانه جی او گرینگی تیا خفتن لیل هر در جیهانه جی وکا دورا ما درفت و دمسال او قزگونجاو نینن لدورا ما اردو زوین جوتکاری هنه و چافکانین آویجی گلکن اف شانسکه مازنه تنه دمینه به پروژه و به شواز و تکنولوژی هلبرینه که برهمکار کرن. اف پیشانگه جی جبو پاراستن آخه و جوتکاری برهمدار خودی گرینگین مازنه. مبستا میا سرکی جبو جوتکاران لسر درفتن هی برهمدایی نکه باش پیدا کرنه. Beşdarên ku Herêma Kurdistanê bi taybet ji duhokê beşdarî pêşengehê bûbûn jî balê kişandin ku pêşengeh ji bo agahdarbûn ji pêşketinên dawî û xurtkirina pêwendiyan organîzeyên giringên. Tiştê seyr midîtî ew dronet ev dermanî reşînin xilalê 10 deqîqa da 30 donamat reşînin 4-5 metra bilind dibît ew gelek tiştekê pêşkeftiye û gelek tiştekê baş e teknolojiyeka ya niye? طبعا هم قلت محتاج وينات يا دويجي هندا ماكينه مديتن كنا ناف عرديدا برا راد كانت زكي خدا ماكينه وشتكنت وجارة قدي بردة عردي وهيرت كات او هم بيتا سمات كيمياء وهم اخيجي باقشت كاتش برا
وڵاتیژی پێشەنگەهان ji بۆ هەموو پێویستی خۆ لە هەمانجی بە باشترین بەهایان پەیداکردنێ وەک دەرفەتێک دبینن. فیات نۆرمالە ئەز بۆنا تراتۆرا هاتم ئەو کرد فیاتە مێزەکردن بۆنا کوفەتۆرە نەماتن ئەم بۆنا ئەوێ یەمێ حیوانە هاتن ئەم ji بۆنا vê هاتن فرا ئەوێکی ناتی برە ئەو جووەرن فوارێ ببینێ ji wana çi îtadê hebûn heyî fuarê. Cotkar û pisporên cotkarî balê dikşînin ku hilberîna cotkarî û ajalvanî li her deverî pêwîstiya serekî ye û divê polîtîkayên welatan da hilberîn mebesta serekî be. Di çardemîn pêşengeha cotkarî û ajalvaniya Diyarbekirê de ji dermanên cotkarî bigirin heta alet û amûr û teknolojiya cotkarî ji wî jî bigirin. Şidil û berhemên cotkarî li ser 108 dezgehên ku li vê pêşengehê hatine vekirin tên pêşkêşkirin. Tê çaverêkirin ku serdaneka bi girseyî li wan dezgeha bêkirin da ku hem cotkar pêdiviyê xwe dabîn bikin hem jî em bêjin kesên ku vî karî jî dikin jî bi zavek di karê xwe da bikin. Sidiq Eren, Kurdistan 24 Diyarbekir. وردە وردە کاتی تاقیکردنەوەکان نزیک بۆتەوە ئەمەش بێگومان خەم و نیگەرانی لای قوتابیان دروستەکە نیگەرانبوون دەربارەی تاقیکردنەوەکان شتێکی تا ڕادێک ئاساییە خەمە بێت خەفەت بخۆی هەرچەندە ئەگەر قوتابی زۆر نیگەران بێتەوە بێگومان کاریگەری لەسەر وەڵامدانەوە شێ بێت چونکە پێویستە مامۆستا هەم کە سوکاری قوتابێکەش لەگەڵ هاندەر بن تاوکو قوتابەکان سەرکەوتوو بن و ئەو نیگەرانیان کار نەکات سەر سایکردن و پێداچوونەوەی ڕۆژانان لەگەڵ هەکاری هاوکارمان هەندێک خاڵتان بۆ دەخێنە ڕوو سەبارەت بۆی کە چۆن بتوانن لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن ئەو نیگەرانیانشتان نەمێنێت ئەویش بەم شێوەیە چەند هەنگاوێک کە بۆ سەرکەوتنە لە تاقیکردنەوەکان سەرەتا هاژە دەڵێ بە تەندروستیەوە بخۆ ئەنی خۆت بپارێزە لە خواردن و خواردنەوە پڕ لە شەکرەکان یان هەر خواردنێ کە زۆر چاور بێت ڕاستە ئەمە خاڵێکی گرنگە خواردن زۆر گرنگە و پێداچوونەوەی وانەکان لە درەنگانی شەو ڕەنگە زیانی زۆرتر بێت لە سوودەکانی خاڵێکی دیکە کە نەک تەنیا قوتابی بۆ هەموو خەڵکێک پێویستە بەڵام بۆ قوتابی ڕەنگە تایبەتر بێ خەوێکی باش بۆ حەسانەوە دەبێت و کاتی خەو و حەسانەوە دیاری بکەیت دەبێت لە شەوانیش بە باشی بخەوی و ڕێژەیەکی پێویست لە ئاو بخۆرەوە بۆ پاراستنی ڕێژەی هاوسەنگی ئاو لە لەش خاڵی گرنگ بۆ قوتابیان خشتەی پێداچوونەوە ڕێک بخە تا دڵنیا بێت خوێندنی وانەکانت کۆنتترۆل کردووە وهروەها لە کاتی پێداچوونەوە و تاقیکردنەوە ئەگەر هەستت بە پەستان کرد شوێکی کورت وەربگرە بەبیر خۆتی بهێنەوە تاقیکردنەوەکان بەشێکە لە سەرکەوتن تاقیکردنەوە بکە بە وێستگەی سەرکەوتن و چێژی لە وەربگرە چونکە دوای تاقیکردنەوەکان دەگەیت بە ئامانجەکانت کۆمەڵێک خاڵ بوون هەم پاڵنەری دەرونی زۆر باش بوون هەمیش ڕەنگە ڕێنمایی باش بن بۆ دایک و باوکان ینی بتوانن زۆر سادەیە بەڵام جێبەجێکردنیان کاریگەری زۆر گەورەی هەیە بێگومان بەرهەمی باشیە بێت لەسەرم بابەتە دەوەستن قسە دەکەین میوانێکمان لەگەڵ دەبێت پاڵپشتی دەرونی خانەوادەکان لە ڕۆژانی تاقیکردنەوەکان ئاڵان حوسێن ڕێنماییکاری پەروەردەیی لەگەڵمان دەبێت کاگاڵان زۆر بەخێر بێ زۆر سپاس لەگەڵ هاوکارم هاژا کۆمەڵێک خاڵمان خستە ڕوو ئەم خاڵانە تەنیا ئەوەندەنیان بابەتی دیکە هەیە کە هاوشێوێ ئەم خاڵانە گرنگ بن بە دڵنیاییەوە ئەو خاڵانە گرنگی خۆی هەیە ئالان علیم دەست خۆش بێ ئالان علین لای ئێمە گوتە ئالان حسێن بەڕاستی بۆ خۆی کۆمەڵی هەنگاو هەیە ئەگەر بمانەوێ ئێمە قوتابیانمان سەرکەوتوو بن لە تاقیکردنەوەکانە پێویستە ئێمە ئەو هەنگاوانە لە بەرچاو بگرین جا ئەو هەنگاوانە چ لە خێزان بێت چ لە قوتابخانە بێت چ لەلایەن مامۆستایان بێت چ لەلایەن ڕێنماییکارانی پەروەردەی بێ گرنگە ئێمە ئەو سترێسی کە لەسەر قوتابی کۆ ئەبێتەوە هەوڵ بین کەمی بکەینەوە لەبەرەوەی کە بۆ خۆی هەروە هاتووە لە کاتی تاقیکردنەوەکان کۆمەڵێ فشار و سترێسی زۆر لەسەر قوتابیان دروستە بێ هەندێکیان هەیە بە هۆکارەوەی کە قوتابیە بە جوانی خۆی ئامادە نەکردووە هەندێکیان هەیە بە هۆکاری ئەوەی کە زۆر خۆی ئامادە کردووە بەڵام گومان و ترسی لا هەیە بۆ سەرکەوتنی زیاتر ئەمانەوە ئەکا کە قوتابی نەتوانێت هەدەفی 100% بپێکێ بۆیە گرنگە خێزانەکانمان دایک و باوکەکانمان
بتوانن بە شێوازێکی تەندروست ڕێنوێنی قوتابیان بکەن بۆ ئەوەی کە بتوان سەرکەوتنی تەواو بەدەست بن. لە خاڵەکانە باست کرد گرنگترین خاڵ کە خەوە بەڕاستی خەو پێویستە خەی قوتابی ڕێک بخرێت بە شێوازێکی زۆر باش. زۆر جار هەیەمە لە قوتابەکانی خۆمانەڵێ مامۆستا شەو نەخەوتم تا سەعات 3 بەس لەبەرەوەی کە زەبتی وانەکەم بکەم ئەمە هەڵەیە بەڕاستیەکەی چونکە هەتا تۆ بە تەواوەتی زەبتی خەوت نەکەیت و مێشکت ئەو ماندووبوونەی تەواو نەبێت و ئیسراحەت نەکەی ناتوانانی ئەو بابەتانە وەربگری کە لە تاقیکردنەوە یا هەر بابەتێکی تریش بێ. بۆیە گرنگە کاتی خەومان ڕێک بخەین کاتی خواردنمان بەڕاستی زۆر گرنگە چونکە ئێمە زۆر جار هەیە لە 12 شەوا دەسەکەین بە خواردن دوای خواردنەکە ژەڵن وڵا خەوتین عفوان دڵنیا بە ئەو کاتی کە ئەخەوین ئێمە مێشکمان لە خەوانیە مێشکمان ماندووە کارەکات بۆ ئەوەی کە ئەو خواردنە ئەگەر پەرداخە ئاوێکیش بێ کار لەسەر ئەوەکەەوە ماندووە بێ و ناخەوێ ئەو بەڵام ساڵان زۆر جار ئێمە خۆشمان بە ئەمە ئەزانین کەسەکە خەوی لێ ناکەوێت یعنی چی بکایە هەر چیەک ئەهێنی ئەبەی چیرۆکیش بۆ خۆ بگێڕیتەوە ئەو کاتە خەو لێ ناکەوێت ئەوانە پەیوەندی بەکردنەوەی یاخود خەرەبووی ئەم کاتە بۆ قوتابی چی بکات یان پێشوەختە چۆن خۆی ئامادە بکات بۆی لە کاتێکی تەندروستا بخەوێت خۆی قوتابی پێویستە خشتەی هەبێ باسکرا لە خاڵەکانیشە ئەو خشتەیە پێویستە بە گوێرەی خشتەکە بڕوات و هەموو کاتەکانی تیا دیاری کرابێ. ئەگەر باز لە قوتابی واز لە قوتابی بێنین بینە سەر کەسێک کە خەوی لێ ناکەوێت بابەتی لەوەچێ نەخۆش بێ لەوەچێ هۆکاری کۆمەڵایەتی هەبێت لەوەچێ هۆکاری دەرونی هەبێت لەوەچێ هۆکاری ئابووری هەبێت بەڵام کەین ئێمە سەر خوێندن و سەر قوتابی ترسی هەیە ترزوات لێ ئەکا خەوت لێ نەکەوێت ترزوات لێکە خەو لە چاوت بزڕێکێ لەبەرەوەی کە تۆ چاوەڕی ئەوواکەی بەیانی ئایا چۆن هەنگاوەکە ئەنی بۆ خوێندنت بەڵام مامۆستا چۆن دەتوانانی کۆنتترۆلی ئەمە بکەین بڵێ ئەمە گرنگە بە ڕێنماییکردن لەلایەن دایک و باوکەوە ڕێنماییکردن لایەن خێزانەوە و خودی خۆی قوتابیەکە یعنی زۆر جارهەیە قوتابیمان هەیە سەپار قوتابیەکمان هەبوو پۆلی 12 نەتیجەی زۆر باش بوو لە کاتی داخەڵبوونا ئەو دایمە ترسم لە تاقیکردنەوەکان هەیە کە ئەچمە تاقیکردنەوە هەرچەند ڕێنماییشمان کرد بەڵام کە چۆ تاقیکردنەوە ئەو ترسی زیاتر بوو نەیتوانی سەرکەوتوو بێ بۆیە ئەبێ ئێمە وا بکەین قوتابی ئەو ترسی نەبێ زۆر جار هەیە و قاعەیە ئەو شوێنەی کە تاقیکردنەوەی تیاکرێت ترسەکە زیاترەکە فشارەکە لەسەر زیاترەکە بۆیە پێویستە قوتابی لە ژینگەیەکی ئاراما بێ لە جێوێکی بە تاو ئارامە بێ بۆی کە بتوانانی ئەوش ئارام بێت بۆی بتوانێت سەرکەوتوو بێ باشە مامۆستا زۆر جار قوتابیان پەنابەنە بەر هەندێک ئارام بەخش یاخود بڵێن وزە بەخش بە شێوەی حەب بێت یاخود بە شێوەی خواردنەوە وزە بەخشەکان بێت یاخود حەبی سترێسی یاخۆن ئەمانە سوودی هەیە یاخود زیانی هەیە بەڵێ بخۆی ئەگەر لەژێر چاودێری دکتۆرە بێ هەموو شتێک سوودی ئەبێ بەڵام هەندێک کەسمان هەیە بۆ نمونە من لەژێر چاودێری دکتۆرە کەسێکی تر پرسیارم لێ کاڵم وەرە دەنکی حەبلەوەی منیش بخۆ لەوەچێ بۆ تۆش بۆ ئەو سوودی نەبێت و زۆر جار هەیە ئەم بابەتانە دەرهاوشتی خراپیە بەسەر قوتابیەوە بۆیە گرنگە ئێمە دوورکەینەوە لەم بابەتانە خاستن قوتابی لە بابەتی خوێندن و سعیکردنە دوورکەوێتەوە لە بابەتی ئەو بابەتانی کە حەبە هەر شتێکی ترە نمونێکی تر حەز ناکەین ناوی بێنین نەبێتە ئەعلان هەندێک قوتابیمان هەیە دایمە قوتوێکی بەدەستەوەیە ئەوەی کە ئەنێرژی درینکەکان بەڵێ ئەنێرژیە ئەمانە هەمووی خراپن کاریگەری خراپی بەسەرەوە دروستەکە و ئەگەر لەسەر دەرونیشی دروستی نەکات لەو کاتە کاریگەری تەندروستی خراپی لەسەر دروستەکە یەک شتی باس کرد مامۆستا لە ناو قسەکانی باستەوە کرد بەشێک لە قوتابیەکان کاتێک دەستن ناو هەڵی تاقیکردنەوەکان زیاتر تووشی سترێس دەبن باشە پێ دوانیە یعنی مامۆستایانی ناو هۆڵەکەش پێویستە هاوکار بن بۆ هێوربوونەوەی دۆخی دەرونی قوتابیەکە ینی هەندێک جار بەهۆی ئەم هەڵسو کەوتانی کە مامۆستا دەیکە ڕەنگە مامۆستا لە پێناو کۆنتترۆلکردنی هۆڵەکە ئەم هەنگاوانم بگریتە بەر بەڵام ئەمە ڕەنگە سترێسی قوتابیەکان زیاتر بکە زۆر جار هەیە ئێمە لە هۆڵی تاقیکردنەوە ئەبینین ئەو چاوسورکردنەوە و زەبتەی کە ئەتەوێت زەبتی قاعەکە بکەی بە زیانی قوتابی کۆتاییەت چونکە دایمە قوتابی وەکو وتمان لە دڵە ڕاوکێیە ئەو فشاری کە لەسەرێتی تۆ بێ ژینگەکەی بۆ ئارام بکەی جێوێکی لەباری بۆ بڕەخسێنی بەڵام زۆر جار وەکو وتمان ئەسڵەن جاری وا هەیە بە قسەکردنی مامۆستا گەڵ مامۆسایەکی تر
تۆ فشار لەسەر قوتابەکە دروستاکەی تەرکیزی ڕوە و هەندێک جار هەیە مامۆستانی ئافرەتمان لەگەڵ ڕێزمە بە ڕۆشتنی تەقەی پێڵاوەکانی فشار بۆ قوتابەکە دروستەکەەوە تەرکیزی ئەبسڕێنەوە هەندێک جار هەیە قوتابی هاتوتە لامانتوتی هیچم لەبیر نەماوە لەبەرەوەی کە تەرکیزم بۆ خۆی فشارێکی لەسرە سرێسی هەیە زۆر جاریش هەیە ئەو پەڕی تاقیکردنەوە کە هێتە بەردەمت یا ئەوەنە ئاسانە فشارت زیاتر بۆ دروستە بێت لە خۆشیە کۆمەڵی شت لەبیرێتوانێت و زۆر جاریژەیە کە بابەتەکە قورسە ئێمە هەموو جارە ڕێنمایی قوتابیانەکەین پێویستە کاتێک کە چوویتە هۆڵی تاقیکردنەوە کە بابەت هاتە بەردەست یەکسەر ئەو بابەتانی کە زانیت ئاسانە و زانیت وەڵام بیتەوە خێرا وەڵامی بەرەوە دوایی بگەڕێرەوانێ بۆ ئەوانەی تر بۆ ئەوی کە لەبیرت نەچێتەوە وی قوتابیانمان زۆر جار هەیە ئەو فشاری کە لەسەرێتی وا ئەکا شتەکانی هەموو لەبیر چێتەوە بۆیە ناتوانێت سەرکەوتن مسۆگەر ئەمە ڕێنمایی چیە بۆ خوێندکارانەی کە زۆر زیرەکن و پرسیارەکان بەلایەنەوە زۆر ئاسانە ئەمە واکات کە بە هەڵەیە بچێت یا خودت بە خێرایی جواب باتەوە دواتر کێتە دەرەوە یان بیری چووە یان لە خێرا جوابانەوەیە لەوانەیە تووشی هەڵە بوو بێ ڕێنمایی تۆ چییە بۆ خوێندکارە زیرەکەکان کە خێرانێنە دەرەوە لە تاقیکردنەوە بەدڵنیاییەوە پێویستە قوتابی گرنگیەکی تەواو بدات بە پەڕێی تاقیکردنەوەکە و پەلەپەل نەکات ئێمە زۆر جار هەیە قوتابی کۆکووتم کە ئەیزانێت زیرەکە زۆر پەلەپەلیتیاکە پێویستە قوتابی پەلەیتیانەکە ئەو قوتابێ زیرەکەکانیش گرنگی زیاتری پێبن هەوڵ بن کە بتوانن کۆنتترۆلی تەواوەتی بکەن نەک ئەوەی کە بۆ نمونە زۆر جار هەیە وەکوتم ئەو شتێک کە لەبەردەستە زۆر ئاسانیش ئەشی زانیت بەڵام لە پەلەپەل و لە خۆشیە لەو فشاری کە لەسەر تە فشارێکی خۆشیە کە ئەو پرسیارێکی وا بۆ هاتوتەوە ناتوانانی بە تەواوەتی یا لەبیرکردن هەیە قوتابیمانە هەیە پرسیارێکی بە کاملی لەبیر کردووە دوایی کە پرسیاری لەکەین تۆ ئەمەد بۆ کردووە لە وڵای مامۆستا هەر نەمبینیوە بزانە شارە خۆشەکە وای کردووە چاوی ئەو پرسیاری نەبینیوە پەلەپەلی کردووە بۆیە گرنگە قوتابیانمان بە زیرەک و بە مامناوەند و بەوانەی کە زیرەکیش نین هەوڵ بن فشارەکان لەسەر خۆیان کەم کەنەوانێ بە هەناسەدان بە خواردنێکی باش تەندروست و خەوێکی باش ئەمانە هەمووی گرنگە بەخۆ ئامادەکردنێکی باش بۆی کە بتوان سەرکەوتنێکی باش بەدەست بێنن ئەگەر ئەمانە نەبێت تامان سەرکەوتو نابێت ئەمە دەرەنجامی خراپی بۆ قوتابی و بۆ خێزان و بۆ قوتابخانە زۆر باشە هەمومان ینی زۆربەمان بە پۆلی 12 تێپەڕیوین مامۆستا ینی ڕەنگە قۆناغی بەر لە پۆلی 12 هەبوو بێ لەویان قورستر بوو بێ بەڵام بۆچی پۆلی 12 لە بەرچاوی قوتابی کراوە بە دێوەزمە ینی ئەوەندە قوتابی لی دەترسێ گەورەی ژیانە دۆخی دەروی دەشڵەژێ بەڵێ بۆ خۆمان ئەگەر ڕازگۆیانە قسە بکەین بەشێک لە مامۆستایان هۆکارن بەشێک لە دایک و باوکەکان هۆکارن لەبەرەوەی کە مامۆستامان هەیە کە قوتابی لە پۆلی 10 و 11 یا لە قۆناغەکانی تر ئاساییە بەلایە بەس کە ئەچێتە پۆلی 12 ئیتر فشارێکی زۆر لەسەر قوتابی دروستەکە ڕاستە پۆلی 12 مستەقبەلە پۆلی 12 گرنگە لەبەرەوەی کە کۆتا قۆناغە لە قۆناغێکەوە تۆ قوتابی ئامادە کراوە بچێتە قۆناغێکی تر بەڵام هەروەکو قۆناغەکانی تر نمرەیە و تاقیکردنەوەیە ئەو شارە زۆری کە خێزان و مامۆستا لەسەر قوتابی دروستەکە ئەمە جاران بە لێت نەشارمەوە کەیان و بە کەلۆری ومان نەزانی بە لۆری خاستن لە شەشی ابتیدایی هەبوو پۆلی نۆی بنەڕەتی ئەو شەروا بوو قوتابی وا ترسێنرا بوو کۆ دەزانی با بە سواری لۆری دەکەن ینی قوتابی ئەو پرسیاری زۆر کردووە ئێمەش لەو تەمەناکە بەڕاستی من زۆر جار ئیرەی بە خوێندکاری ئێستا بەم کە هەم مامۆستایان زۆر باشترە و بەگشتیش پەروەردە و وەزارەت هەمووی هاوکارن لەگەڵ خوێندکار سەردەمی ئێمە نەمانەزانی پەروەردە کوێ بەدەستکیەوەی چۆنە پرسیار چۆندا ڕاستە هەمووی ببوو بە کابوس لە مێشکمانەوەی مێشکمان بۆ بەڵام ئێستا ئاسانکاری زۆرە بۆیە ینی ڕێنمایی تۆ چییە بۆ بە تایبەت خوێندکاران لە دەستپێکی تاقیکردنەوەکانەوە تا کۆتایی چۆن جەدوڵەکەیان دانن باشترین کاتی خوێندنیان چۆنە بەیانیان زووە یاخود ئەسرانە شەوانە چ کاتێکی بۆی تەواوی ئەو 15 ڕۆژە لەسەر ئەوە بڕۆن بەڵێ بۆ خۆی پێویستە قوتابی زۆر پێشتر خشتێکی تایبەت بە خۆی ئامادە کرد بێت خاصن قوتابیانی پۆلی 12 با فشارەکە بۆ ئەوان دروست نەکەین بەڵام
ئەگەر من بمەوێ نمرەیەکی بەرز بەدەست بێنم و مستەقبلێکی باشم هەبێ و شوێنێکی باش تەبەن تۆ بێ بەرنامە ڕێژیت هەبێ تۆ کە ئەخوێنیت ئەبێ بزانی چاوت لە چ کۆلیژێک بێت ئەوە زۆر گرنگە ئەگەر چاوت لەوە نەبێ هەڕەمەکی بڕۆی ئەمە نازانی هەنگاوەکانت بۆ چوە بێ بەڵام ئەوەش مەترسی نییە چونکە دوایی کە ئەگەر ئەو کۆلژی بۆ ناتۆ تووشی دار و خان و شکستێک بێت تا بەندەل حیاتی تۆ بۆ چاوە سەیری نەکەین با هەر نمونە لەسەر خۆمان بینەوە من وەختی خۆی کە قوتابی پۆلی 12 بووم ئومێدم لەسەر یەک کۆلیژ هەڵنەچنێ بوو بۆیە گرنگە لەسەر یەک کۆلیژ ئومێد هەڵنەچنی ئەگەر لەسەر یەک کۆلیژ هەڵیبچنی تووشی ئەو حاڵەتە بی کە جەنابەت باسیەکەی قۆناغبەندی بکەین بۆ نمونە ئەگەر ئەم بەشەوەرم نەگرێ نمرەکەم بۆ هەڵبم بۆ ئەم بەشە ئەگەر ئەمە وەری نەگرێ بۆ ئەم بەشە یعنی ریزبندیە بکەین لە نێوان بەشەکانە بۆ ئەوی کە بتوانین ئەوەی کە حەزمان لێتی وەسپاس بۆخوا ئەوەی کە من چاوەڕێمە کرد ڕاستە ئەوەی یەکەم دامنا بۆ وەری نەگرتم بەڵام بە خۆشحاڵیەوە کۆمەڵاسی وەریگرتم کە وەکو بڵێ شتێکی زۆر خۆش بوو لە ژیانمە ینی کەواتە تۆ بەرنامەشم بۆ دانابوو بەرنامە ڕێژیم بۆ کرده بوو کە لە دوای کۆلیژی یاسا ئەگەر سپاس بەخوا کە لە یاسا وەرنەگیراوم لە کۆمەڵاسی کە سەرکەوتوو بووم توانیم لە کۆمەڵاسی سەرکەوتوو بووم بۆیە قوتابیانیش پێویستە بەو شێوازە بێت یعنی بەرنامەیەک دابنێ ئەگەر یاسای داوا کرد ئەگەر پزیشکی داوا کرد ئەو نەبوو زانست بێ علوم بێ بۆ نمونە ئاداب بێ بێتە خوارەوە حەزی بۆ شتەکان بێ نەک ئەوەی کە تەنها لەسەر یەک بابەت کار بکات بەنسبەت ئەوەی کە چۆن خشتە دابنێ و خۆی ئامادەکا و خەوەکەی چۆن بێت و بەیانیان چۆن هەستێت و ئێمە زۆر جار قوتابیانمانە چەند لە کاتێکا سعیەکەن کە کاتی ئیسراحەتە خاوبوونەوەی ماسوولکەکانە ئەمە ناتوانانی کۆنتترۆلی تەواوەتی خوێندنت بکەیت وێ پێویستە گرنگە لە دوای نوێژی بەیانیەوە تۆ نەخەویتەوە خوێندنی خۆت بە مەزبوطی بکەیت چکە ئەو کاتە مشک زۆر چالاکە توانای وەرگرتنی بابەتەکانی هەیە بەڵام لە دوای 12 نیوەڕۆ تۆ بێت بڵێ وەڵام من تا سەعات 5 ئێوارە ئەخوێنم دڵنیا بە ئەخوێنیت بەڵام هەموو بابەتەکان ناتوانانی لە مشکتە کۆنتترۆل بکەیت بۆیە گرنگە کاتەکان هەڵبژێری کاتی خەوت ڕێک بخەی نەک ئەوەی بڵێ وڵات تاسێ نەخە قوتابیمانە بوو تاسێشە نەخۆتوبانیاتەوە چاوی زەق بۆتەوانێ خەوی نەبووە مامەساوا کارچێتە تاقیکردنەوە سەرکەوت لە بیری ئەچێتەوە گرنگە ئێمە هەوڵ بین شتەکان لە بیرمان نەچێتەوە علم سەلمانوێتی بە 3 جار بینینەوە توانی کۆنتترۆلی بابەتەکە بکەیت جاری یەکەم کە توانیمانە منهەجەکەمان پێداچوونەوەمان بۆ کردووە جاری دووەم پێویستە لە جاری سێم بەیانی کە تاقیکردنەوەیە چاوێکی سرێ بە بابەتەکان بخشێنینەوانێ زۆر جارەمە بە قوتابیانمانەڵێن لەو بابەتانی کە ئەتەوێت ئامادەیەکی کۆنتترۆلیکەی بە تەواوەتی بۆ نمونە مامۆستا زۆر جار هەیە لە پۆلە بە قوتابیڵێن بابەتە گرنگە سەری پەرتوکی قوتابیان کە زۆربەی شتەکان گرنگی لەسەر نووسراوە مادەم پێم وتراوە گرنگە کەواتە بێ 100% ئەمە کۆنتترۆلیکەم بۆ کۆنتترۆلکردنی ئەم بابەتە پێویستە قوتابی لە خۆ ئامادەکردنا جۆرمان هەیە یعنی لەوە چێت تۆ لە خۆ ئامادەکردنا بۆ تاقیکردنەوە حەسکەی بە سەوتێکی بەرز سعی بکەیت لەوە چێت تۆ حەسکەی بە سەوتێکی نەزم سعی بکەیت لەوە چێ من هەر حەسکەم بە شێوازی خوێندنەوە بێ لەوە چێ کەسێکی تر بە شێوازی نووسین بێ لەوە چێ کەسێکی تر بیەوێ لەبەر ئاوێ نەبێ ڕوبەڕوو لەگەڵ خۆیان دوێت بکە بۆ ئەوەی کە شتەکەی لەبیر نەچێتەوە ئەمانە هەمووی جۆرە سعیکردنە قوتابیمان هەیە بە یەک شێواز جەریدەی سعیەکە سەرکەوتوو نابێت چونکە لەبەرەوەی کە مێشکی ئەو بەو شێوازە نییە زۆر جارێمە پێیان ئەڵێن هەوڵ بە خۆت بدۆزەرەوانێ ئەگەر زانی لێرە سەرکەوتوو نابێ ڕۆ بە شێوازێکی تر مە قوتابیمان هەبووە بابەتێکی بۆ لەبەر نەکراوتمانە وەرە ئاوازی بۆ دابنێ لەبەرەوەی کە لەبەریکەی شعرێکە شعرێکی بە گۆرانی بڵێ بیکە بە گۆرانی بێش لە ڕێگەی برسە زۆرترین قوتابی ئێستا زۆر جارم پرسیاریان لە یەکەم تخوا چەند گۆرانی لەبەرە چەند شعری شاعرانیشت لەبەرە ئەگەر بتەوێت سەرکەوتوبی وەرە ئەو شعرە ئاوازێکی ئەو گۆرانی بێشەی کە حەزت لێیەتی بیخەرە سەری بۆ خۆ دەتوانین لەبەریش کۆنتترۆلیش کرد لە تاقیکردنەوە ڕێنمایانەی تۆ بێگومان ئیشەڵا باشە بێ سوودیە بێ بۆ خوێندکاران سپاس بۆی کەم بەیانێ لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕێنماییەکانت بۆ هیوان کە سوودیە بێ بۆ قوتابیان دەستەکان خۆش بێ سپاس بۆی وەش بە ئومێدی سەرکەوتنی هەموو قوتابیان دەستان سپاسان خۆش بێ
ساڵانە لە وەرزی بەهاردا خەڵکی ناحیەی شیلاتزێ و دەوروبەری ڕوو لە چیاکان و سروشتی جوانی ناوچەکە دەکەن گوڵ و گژ و گیا بەهاریەکان کۆ دەکەنەوە. بەشێکیان چەندین ساڵە سەرقاڵی ئەم کاران و داهاتێکیش بۆ خۆیان و بۆ خانەوادەکان پیاکەن هەرچەند ئەم ساڵ کوێستانەکانی کوردستان پڕ بووە لە گژ و گیای بەهارە چونکە بارانێکی باش باری بەڵام گرانی نرخەکانیش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە هەرچەندە من پێم وایە هەکار هەرچەندێک گران بێشایەتی یەکەم بەرهەمێکی تەواو ئۆرگانیە و ئەو بەرهەمێکی وەرزیشایە دەگمەنە تۆ ناتوانێت مکات جا لێکردنەوە کۆکردنەوەشی ئەوەندە سەختە من لەگەڵ یان بووم لە چەندین کاری مەدانی ئەوەی دەستوانێت بیکڕێ هاژ ینی پاڵپشتێکی باشە بۆی کە بەرهەمی خۆماڵی زیاد بێ وهانی ئەم دێن زیاتر ینی ئەم بابەتانە کۆ بکەنەوە بیخەنە بازار. خۆ ئامادە بکەن بۆ کارێکی ئاسان. لێدەم درێژە و جهەکێ مەترسیدارە. کاروان و هەڤالێن خواژێ شێلادزێ بەرەف چیایی ڤەدیچن بۆ گیای بەهارێ. و هەندێک شوان بۆ ماڵێ دبن و هەندێک ژی دەبارە ژیانە خوا پێ دیکەن. لێژبەرگۆنی کارن پێشتر بچن. ئەف جهێژێ گیایی کۆم دکن یە بێخێرە. باش نبوونا ئێمنەهەیە وان دەڤەرا و جهی مەسن و دارکردی ئەم نەشە بچینە هەمی جها یعنی قەسف تێتەکردن شلای پەکێکێ و شلای تورکۆڤە ئەف جها بوومە نایە ئارامە یعنی کو ئەم بشین چیناوی جهی دلێ مە بخوازیتن و گلوگیای باش بود بخۆ بینین. ددەمێ بهێنڤەدانە واندا هەندێک کەسێن دنج بلنداهیە چیایی دەهاتنە خوارێ لێبارێ وان جی بێخێر بوو و تێرا خۆب dilê xwe giya kom nekirine yek ji wan dide diyarkirin her kesê zêdetir derbasî cihên qedeğekirî bibe ew bo her çaren vîsekê ne diyar agehdar e. برام وقتی بهارم چینه گلوگوی چوینه ریوس و جام چینه کراجورا جمله تاینده که پیتیوینا خوچنه و جیونو سوا بس وگویر نخوشه باودیو ترکو مروف نشه بشیتن تقریبا متوت یا ورخه اوجی باودیو ترکو هم نشم چین طیاره توت هم زفرینه و گیاین هاتنه کم کرن ناوا و بازاره ده دهینا راخستن و وکو دیاره دخوازی لسر زیده یا لجبر کمبونا گیایی نرخوان بهاتره. عالم نمیشته بعد طیارات بردومانه نمیشنه و ویگوی گلوگی و ویگوی کروی تهاب و ویگوی 15 25 اب 30 های چون حجاب زور و ویگوی دون اب دونی و عالم نمیشته بعد متوسط از جیانوان. گلک خزان ل ناحیه شلادز و دوروبران پشت بستنه لسر ورز بهار دکن با کم کرنا گیایی. که هم روزن زوستان خود پیدر باز دکن. و هم جی با خود فروشن و دباراج جانا خود دکن. روز بروزه اکنجین دورین چیایی دوروبرن وان سینوردار دبا. و چارچوبه تفگر وان دگند و باجارن وان دا برتنگتر دبا. با اگری هبونا چکدارن پککل نافچین وان. و بگوتنا وان هر روز دورک بوان ده تقدغ کرن وش چیا و سروشتن خوا به بهر دبن. هفرست رجب کردستان 24 ناحیه شلدزه. عجب بەپێی ساڵ و پێی وەرز هەندێک جار ئەنی هەندێک نەخۆشی دروست دەبێت یان هەندێکیشان هەر لە ناکاوە ئەنی یەکەم جارە ئەم نەخۆشیانە دروست دەبێت بۆیە زۆر جار ڕاگەاندنەکان زۆر زیاتر گرنگی پێ دەدەن ڕەنگە هەندێک وابیر بکەن بڵێن لە قەبارەی خۆی زیاتر گەورەکرا بەڵام بۆ هوشیاری وەکو ئامادەکاری نەخۆشیەکە لە ڕابردوو هەبوو بێ بەڵام بە شێوازێکی تر ڕاستە بەهۆیەوەی کە زانست ئەوەندە پێشکەوتونە بووە نەزانراوەکە و شکاری بۆ کراوە بە تایبەت ئەو چەند ڕۆژێکە کە لە هەڵەبجە و سلێمانی و نەخۆشی هاوکردنی پەردەی مێشکی مناڵ بڵاوبۆتەوە ڕۆژانە زیاتر لە 10 مناڵ تووشیە و نەخۆشیە بە ئەبن و داخڵەکردن لە نەخۆشخانەکان بە بەبستی دیاریکردنی هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە واتە بۆچی ئەم نەخۆشیە بڵاوبۆتەوە دوو لیژنە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێکێنراوە لیژنەکە سەردانی نەخۆشخانی منداڵانی لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە کرد چەند سەمپڵێکیان لەم نەخۆشخانانە وەرگرتووە و سامپڵەکان دەنێرنە تاقیگاکانی بەغدا بۆ ئەوەی توێژینەوە لەسەریان بکەن.
بەرزبوونەوەی ئامارەکانی هەوکردنی پەردەی مێشک لە ناو منداڵان بووە هۆکارێک بۆ پێکێنانی 2 لیژنە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی عێراق و هەرێمی کوردستان. لیژنەکان زیاتر لە 20 پسپۆڕ و پزیشک پێکهاتوون. سەرەتای کارەکانیان بە وەرگرتنی چەند نمونەیەکە لەو منداڵانەی بەهۆی توشبوونیان لە ناو نەخۆشخانەکان خەوێنراون. بەشێک لە پشکینەکانیش لە تاقیەکانی بەغدا ئەنجام دەدرێت. هەندێک فەحس هەیە فەحسی پێشکەوتووە، یعنی مستەوایکی بەرزەیە ئەو جۆرە فەحسانە لای ئێمە ناکرێ بەڕاستی، چونکە ئێمە ئەو کەرەستە و ئەو ئامێر و ئەو شتە نەمان نییە کە بتوانین یعنی فەحسی جۆری ڤایرۆسەکە بکەین و دیاری بکەین بستڵبەت چی ڤایرۆسەکە. بۆیە ئەوڕۆ لەگەڵ جەماعەتی بەغداشە وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدراڵ ئەوانش هاتن لەگەڵمان پێکەوە، یعنی ئێستاشوا لە نەخۆشخانەی منداڵانی لە سلێمانی و یەکێک لە ئیشەکانمان ئینشاڵڵا ئەوا بێ وەرگرتنی سامپڵات لە نەخۆشەکان. لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە ناو منداڵان لە ناو نەخۆشخانەی منداڵانی هەڵەبجە 45 منداڵ خەوێنراون. لە ناو نەخۆشخانەی منداڵانی سلێمانیش زیاتر لە 100 منداڵ خەوێنراون. زۆربەی منداڵەکانیش تەنها چەند ڕۆژێک لە ناو نەخۆشخانە دەمێننەوە بۆ وەرگرتنی چارەسەر و جێگیربوونی باری تەندروستیان. بەشی هەرە زۆریان زۆر جێگیرن و بەشێکی کەمیشان خۆ دەزانی 1-2 ڕۆژەیە بۆ جێگیربوونیان، هەندێکشان هەیە تا ئەوە ناکە زۆر ناجێگیر بن، بەڵام وەیە کە پێویستی بەکاتە بۆی کە بتوانین بۆ نمونە 2 ڕۆژ 3 ڕۆژەکە منەوە تا بەتەواتی جێگیرە بن. تەسەوڕ ناکەم هیچ نەخۆشێکی ئینشەڵڵا مەترسینە بۆ ژیانی دروست بێت نەوەی لەکەوتەی خراپی شێبێت. ڕۆژانە زیاتر لە 8 منداڵ بەوەی هەوکردنی پەردەی مێشک لە ناو نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان لە پارێزگای سلێمانی داخڵ دەکرێن. لە ئێستاشدا هەموو هەوڵەکانی وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە دیاری بکەن ئەم نەخۆشیە بەکتریا یاخود ڤایرۆس تاوەکو بتوانن کۆنتڕۆڵی بکەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ڕۆژانی 28 و 29 ئەم مانگە لە هۆڵی شەهید سەعەد عەبدوڵڵا لە هەولێری پایتەخت دووەم کۆنسێرتی هیوا و هێز بۆ منداڵانی توشبوو شێرپەنجە بەڕێوە دەچێت. داهاتی کۆنسێرتەکە بە منداڵانی توشبوو شێرپەنجە دەبەخشرێت. بەخشین بۆ خۆی لە ناو کللتوری کوردیدا زۆر ڕەنگیاوەتەوە و بەخشینیش چەندین شێوازی چەندین جۆری هەیە. بە تایبەت کاتێتە سەرۆی کە بەخشین لە ڕێگەی هوەرەوە بێ ئەو بخۆی جوانترە بێکار لە ڕێگەی کۆنسرتەوە بێمە کارێکی جیهانیە و کارێکی مرۆڤ دۆستیە کە بە تایبەت هونەرمەندان ئەم بەرپرسیارەتی هەڵەگرن لە ڕێگەی ئەنجامدانی کۆنسرتەوە. ئەوە ئەمێنێتەوە سەر ئێمەوەیە کە بەشداربین لەو کۆنسرتە و بتوانین لە ڕێگەی هەم چێژبینینەوە کارێکی بەخشینیش بکەین. ڕاستە بۆ کۆنسرتەکەش زۆر ناوازەیە چونکە هونەرمەندانی گۆرانبێژ هەڵوێست، هانی، خەیرۆ، عەباس و ڕۆژین لەو کۆنسرتەدا بەشدارە بن کە کۆنسرتەکە دەستگای خێرخوازی بارزانی بە سپۆنسەری میدیای کوردستان 24 خۆشمان بەڕێوەیە بین کە داهاتی کۆنسرتەکە وەکو وتمان ئەبەخشرێت بە منداڵانی توشبووی شێرپەنجە بۆ هیواین کە هەمویان سەلامەت بن و بگەڕێنەوە ژیانی ئاسایی. بێگومان ئێستا شێرپەنجە بەو شێوەیە کە وەکو جارانەوترا ئیدی تەواو بەشێک لە توشبووان ئەتوانێت چارەسەر بکرێن و بگەڕێنرێنەوە. هەڵبەت بە بەخشینی ئێمە بەوەی کە بتوانین بە هەر ڕێگەیەک بە هاوکاریان بکەین تا لەگەڵیان نابین پێیان بڵین ئێوە بەتەنیانین و هاوکارتان نەبین. لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەین. هونەرمەند ڕۆژین لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدایە کە هونەرمەند ڕۆژینێکێکە لەم هونەرمەندانەی لەم کۆنسرتە بەشدارە لەگەڵ هونەرمەندەکانی تر. پێمان خۆشە لەسەر ئەم بابەتە بوەستین بیرۆکەی ئەم کارە چۆن بووە. هاتو ڕۆژین بەیانیت باش زۆر بەخێر بێ. بیرۆکەیەکی زۆر جوانە، بیرۆکەیەکی زۆر مرۆڤانەیە، ینی لە زۆر وڵاتان دەبینین هونەرمەندان یاریزانەکان بە شێوازی جیاواز هەوڵ دەدەن کۆمەک کۆ بکەنەوە بۆ ئەوی پێشکەشی منداڵانی توشبووی شێرپەنجە بکەن. ئەم بیرۆکە چۆن سەری هەڵدایەوە چۆن دەستان پێکرد؟ دوینە ئەکەدەمی ئەو گەلێک جاران وان تشتا دەکەم و ئەس دەستخۆشی لەوان دەکەم بەری هەموو تشتی و وەقفە خێرخوازیە بارزانیژی تشتێن وسا گەلێکی دەکەن هەروەها دەعەت هەژا باکوور و ڕۆژاوا دەژی ڕۆلێکی مەزن لیستن. ئەم ڕاستی سپاسدارێ وانن تشتێکی ڕۆژە یەکەم بەری دەولەتێ گەهشتن وش تشتێکی مەزن بوو
ڕۆژین من با پێشەوەی بەردەوام بیت زۆرێک لە هونەرمەندانی بەشدارن خۆت ئاسایی هونەرمەندی پڕ ئەنێرژین هونەرمەندن کە وەک خۆت دایمە ئەنێرژیتان هەیە ماندوو نابن جگە لەوەی کە هونەرێکی باشەکە نەم بانیاری کە زانیم تۆ میوانمانەبی زانیم ئەنێرژیەکی باشی ژێنی بۆ بەرنامەکە ئەبێ ئەنێرژی هەبێت بۆی بتوانن کە بتوانن زۆرترین بەشدار بوو لە کۆنسەرتەکە هەبێت چونکە ئەم کارە جیاوازیەکەی چییە لە کارەکانی دیکەتان بەتایبەت تۆ کارێکی هوەریەکەی کۆنسەرتێکی ترەکەی ئەف کارژی هوەرە نەتەنێستران بێژێت بەڵام جیاوازیەکەی چییە جیاوازیەکەی چییە لەگەڵ کارێکی دیکەیە چونکە تۆ چ ڕۆحێتێکەوە ئەم کارەیانەکەیت من ژیانە من وەختا من نوح دەست بە هوەرێکری حتا ئێستا تشتێ وسا دکم هەموو دایم عرتەژە وانێ مەخانی کڕی بۆ کەسان نەهاژی وێ عرتهەژێژی بۆ سێسد عایلەیە مە ئالیکاریە کریە بۆوان تشتێکی پڕخۆشە ئەف کار ji ber got zarokê bi seretanê ketine û hestê wan ji bo pêşeroja wan pir xerab dike maniya wê gelekî mezin e wateya wê gelekî mezin e ji ber got zarok pêşeroja me ne zarok hestê wan girîngtirin zarok xweşiya jiyanê ye ji bo mezina jî pênceşêr niha bûye wekî serma xwarinê mixabin li hemû deveriye û maniya wê gelekî mezin e û jiyana me ro xweştir dike her müzik û terapî jî bi hev re gelekî giring e ez dixwazim hemû xelkê hewlêr beşdar bibin û bên vê konsertê ji bo alîkarî ev kulturê alîkariyê zêdetir belav bibe di nav me de çünkü gelekî giring e em li welatên din dibînin hemû tişta wexta got li salê çenda bû stranekî çêkirin ji bo herthejê we are the world we are the children mesela tiştê wilo gelekî giringin û ev jî ev konserta hajî ji bo zarokê li Kurdistanê got nexweş ketine ji bo terapiya wan ji bo tedaviya wan giring e زۆر باشە ناوڕۆکی کۆنسرتەکە چۆنە ینی چەند ڕۆژ بەردەوامە تەنیا یەک ڕۆژە یاخود دوو ڕۆژ ئایا بەرنامەتان هەیە لە شارەکانی دیکەی کوردستانیش بە هەمان شێوە ئەنجامی بدەن وەڵی باژارێ din hebana xweş bû lê tenê li hewlêre niha belkî tiştekî wisa jî çê bibe du rojan 28 mehê saet 5 li holî Saad Abdullah ez û helwestin hunermend helwest roja duyem jî Hanî û Xêro Abbasın û saet 5 dest pê dike ji ber got xelk li Kurdistan gelekî dereng namînin me dît mesela dereng namînin wexta diçin hefleya dibi deh divê biçin malê lez dikin mesela li İstanbul ez dibînim heta yek dido bes li vir min agahdarim dinerim wexta diçin dixwazin zû biçin malê ڕاستە بەڵام لێرە بە حکمیەوەی زۆر جار منداڵانیش بەشدارە بن لە کۆنسەرتەکە خێزانەکان ڕەچاویەوەکەن یابێ زوو بڕۆنەوە لە بەرەوەی مناڵەکەش بخەوێت واللهی نزانم yani hemû dayim li konserta li vir gelekî dereng namîne ew jî xweş bûye saet 5 be ji bo hemû kesî jî baş e باشە ڕۆژی کاتەکەی زۆر باشە ئێستا گەرم نەبووە لە هەولێر ماوەیەکتر کاتژمێر 5 کەس ناوێرە بێتە دەرەوە هێشتا گەرماکەی زۆر زۆرە باشە هیچ دوێتێکتان هەیە لەگەڵ هەڵوێست یان نا تونەیە بە جیاواز گۆرانی دەڵێن جیاواز دەبێژن بەلکی ئەم بان هەفتووکن تشتێکی بێژن بە هەورە ئەژی سۆرمانجی تێکەل بکەم سوورمانجی لەگەڵ هەڵوێستا لە ئێستاوە دەست نیشانتان کردی گۆرانیەکانتان چیا گۆرانیەکە پێشکەشی دەست نیشان کردە بێ هەیبێنن نابشخوا هەیبێنن هەیە هێژایژی منەت خواستێ خەمە لیستەیە هێژایژی مەخستە لیستێ ئەرێ li bîra minî hêjayê me stranek îngilîzî û kurdî têkel kiriye ew berî 20 sala me digot û 5-6 goranîne me nexwast em zêde dirêj bikin bes li gor xwasteka xelkê ڕۆژێن ئەکرێت یانە ئێمە ئێستا گومان لە گۆرانێکی تۆ نەبێ neha sibê hûn ban dikin dibêjin 5 deqada xwe amade bike گۆرانیشمان بۆ بڵێت گۆرانی jî bêje baş ez çi bêjim nizanim هەرچیەک تۆ بڵێ ئەگەر خۆشە بەو مایکە بتوانی باشتر دەنگەکە دەگا
Ez hatime tabibim Xolimin giran meke Ew rojên dûrî midêşînin Biner temen zû diçe Ez hatime tabibim Xolimin giran meke Ew rojên dûrî midêşînin Biner temen zû diçe Nama bote ez dişinim Timli bendî te dimînim Tu her dem li bîra minî bîra minî Boçinayem bîra te Tu her dem li bîra minî bîra minî ڕۆژیان دەنگ خۆش هەستەیت دایمە زیندوو بێت دەنگت زۆر خۆشە دەنگ دەرناکەوێت دەنگ جیەکی دن دەردکەوێت زۆر خۆشە هەندێک دەنگ هەیە بەبێ میوزیک ئەوەندەی تر خۆشە بێنی ئای زۆر سپاس دەست خۆش دەنگێکی گۆرانیەکە ینی گۆرانیشی بەیانیانی زۆر ئارام بەخشش بوو و پێویستە ئەم کۆنسرتانە ببێت بە کللتور ساڵانە دووبارە بێتەوە هونەرمەندانی دیکەش چاو لە ڕۆژین و هونەرمەندانی تریش بکەن پرسیار دەربارەی پێشبینیتان بکەین بۆ هاتنی ئامادەبووان پێشبینی دەکەن چ ژمارەیەک ئامادە بێ تەسەورەکەن چەند خەڵک بەشدار بێ لە کۆنسرتەکە وڵی ئەم هێویدارن ینی دۆ gelek kes hewkarî kirin bo hem tîketa û hem dera bizena min salon wê tije bibe Saet Abdullah wê tije bibe ez wisa texmîn dikim ئێوە ئاگاداری فرۆشتنی بلیتەکان هەن واللهی کاک محەممەد ئەدوینە ئەکەدەمی ئەو تێکلدارن بزەنا me bilêt xelas bûne yan cî hindik kêmmane yani ev roj guhun bilêt bikirin xelas dibe ئێستا ئێمە ناتوانین بلیت بکرین فریان ناکەین واللهی hemû kes dibêje rojên xan em min dixwazim bibe me mêvan migo baba ev konser bo zarokaye bo seretana heyna serserê min mêvan di kultura me giringî kirînî bilîtekeye erê divê em bikirin ji li Mado Gulan Park jî heye li deverê din jî heye li Family Mall jî tê firotin dikarin ji ser çîkê telefon jî heye li ser social medyaya me ئەگەر کاتیشمان نەبوو بڕۆین بۆ کۆنسرتەکە لە دوام بووین بەڵام بلیتەکە هەر بکڕین گرنگە erê yani bilêt kirîn gelekî giring e ji ber got fayde ne bo mindalê nexweşe bo mindalê nexweş e kesek tu hunermend tu müzik jen wexfey barzanî jî edmîna akademî jî tiştekî wernagirin ji bo zareke dayrek ji bo zaroka diçe ev ne wekî welatê din e em ji dilin yani em tiştê û parê got distînin ji bo wan zaroka dişînin yani ev çünkü dezgehê xêrxwaziyê barzanî têde ye ev cihê ewleyê ye em dizanin got diçe divê em bilêta bikirin yani ڕۆژین فانەکانی تۆ یاخود ئەو کەسانی کە حەزیان بە دەنگی تۆیە ئێستا چاوەڕێواکەن بەرهەمی داهاتووی ڕۆژین چییە بێ بە تایبەت تۆ زۆر ئەکتیڤی لە باشوور و جگەلەوەی لە باکووردایمە لە هەموو پارچەکان و لە باشووریش کەسانێکی زۆر چاوەڕێواکەن بزان ڕۆژین بەرهەمی نوێی چییە؟ بەرهەمی منی نوح من gelek stran hazır kiriye taybetî bo stranekî minî dilşewat bo jîna aminî heye ez gelekî xemgînim bo tiştê li wê derê bûn û keçekî Kurd bû min goraniyek li ser wêna min amade kiriye besîn temam nebûye goraniyek li ser kurê xwe min çêkiriye layê min Mîr Robîn ez dixwazim vê carê ne single çênekim sê çar stranê dawî single bûn bi tenê bûn ez ê albûmekî înşallah amade bikim bes ez dixwazim stranê qedîm jî çêkim bes hemû dayim
ji mirasê xwe miras ne ûlo ji Erebî tê bizana min tê dikîjin miras çi ye tiştê got dimîne li paş میراث واتە وەرەسە وەرەسە ez yanî xweş e mero stranê qedîm jî bêje bes stranê got di nava jiyanê de ne ji dilê mero derdikevin ji mejiyê mero her wiha bînerê Kurda hes tiştê nû nakin zehmet e tiştekî nû qebûl bikin lê ez dixwazim tiştê nû çêkim gotinekî nû stranekî nû لەگەڵ ئەم گۆرانی کە گوتت داواکاریەکانمان زیادی کرد فزولیتوان هەیە بزین گۆرانیە نوێیەکە چۆنە گۆرانی نو نکارم تشتێکی بێژم ببۆرە ناتوانین هیچ سپۆیڵێکی بکە وەڵڵەهی زەحمەتە باشە بەڵام ئەگەر گۆران نوێیەکانیشمان بۆ ناڵێ بۆی بە گۆرانەکەی تۆ کۆتایی بە بەرنامەکە بێنین باشە وەختا گۆ دپرسن ئەس نزانم وەختا دپرسن تو چ بێ سپاس بۆ بینەرانی ئازیزی بیانی 24 کە لە ماوەی کاتژمێری ڕابردوو لەگەڵ ئێمە بابوون هیوادارین ئەم بابەتانە ئەم تەوەرانێک کە هەبووە بابەتی گرنگ بوو بێ بۆ ئێوە بۆ سووتان لە بەرنامەکە بینی بێ بێگومان بە دەنگە خۆشەکەی ڕۆژینیش کۆتایی بە پرۆگرامەکانین بۆ هیوان کە بەشدار بن لە کۆنسرتەکەی ئەمڕۆژ کە لە هۆڵی شەید سعید عەبدوڵڵایە و بۆ توشبوانی یاخود منداڵانی توشبووی شێرپەنجێ سپاس کە بینەروبی سەربوون ئەس کوپلەیەکی هەیبێنم بێژم ئیشەڵا سۆرمانجییا من باش بێ رد الليل لو بانا جانا شدا هرسانا رد الليل لو بانا جانا شدا هرسانا الشدا قابلي وعلى برسايانا حبين بين كجاوا بين او كج من على احد اللي مشكين حبين بين كجاوا بين يركن من دا على احد اللي مشكين حبين بين كجاوا بين أو كجمن دا على ضلي مشكي يعني هي 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 بين بيان كشاوى بيان أو كجمن دا على ضلي مشكي يعني